ڕێکخراوی سروشتی کوردستان لە ڕۆژی 2015 هەڵمەتێکی ڕاگەیاند بە ناوی شۆڕشی سپی کە بەکارهێنانی تورەکەی خامی سپیە لە بری عەلاگەی نایلۆن. ئێمە وەکو لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان دەستخۆشی تەواو لە ئەندامانی ڕێکخراوەکە دەکەین و هەروەها پاڵپشتی خۆمانیان پێ ڕادەگەیەنین تا کۆتایی هاتنی پرۆسەکە. هەروەک ئاشکرایە کە عەلاگەی نایلۆن زیانێکی زۆری بۆ هەم تەندروستی و هەم زیانێکی زۆریشی بۆ سەر ژینگە هەیە لەبەر ئەوەی کە مادەیەکی کیمیاییە و نزیکەی 10 تا 15 ساڵ زیاتری دەوێت بۆ شیبوونەوەی لە ناوخاکدا. لە بەرامبەریدا تورەکەی سپی خۆی مادەیەکی سروشتیە، دەتوانین بڵێین لە سروشتەوە بۆ سروشتە تەنها 2 تا 3 مانگی دەوێت شیبوونەوەی. لەبەر ئەوە پێویستە وەزارەتە پەیوەندیدارەکان، وەزارەتی ژینگە لە سەرەتادا و وەزارەتی تەندروستی پلاندانان، هەروەها وەزارەتی پشتوکاڵ هاوکاری تەواوی مادی و معنەوی ئەم ڕێکخراوە بکەن بۆ بە ئەنجام گەیاندنی تەواوی پرۆسەکە و گەیاندنی بە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. و من لێرەوە داوا لە سەرجەم هاوڵاتیان بە تایبەت گەنجان دەکەم بە کچان و کوڕانەوە کە هاوکاری تەواوی ڕێکخراوەکە بکەن بۆ ئەوەی بتوانین ئەم هەڵمەتە بگەێنین بە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە پێناو پاراستنی سەلامەتی تەندروستی و ژینگەیەکی تەندروست لە هەرێمی کوردستاندا بۆ سەرجەم هاوڵاتیانە.